کاک نەوزاد چۆنی؟ سەلامەت بی. باش کاک نەوزاد. کاک نەوزاد یەک پیرۆزبای لێ یەکەمە تو بێ سەرۆکی ژووری بازرگانی. سواس دەکەم. ئەوەڵاندە پرسیاریشمان هەبوو ئەگەر بتوانین جوابمان دەوێ مەمنون دەبم. الحکم لله الحکم لله. باشەم چ بکەم؟ ئەوە ملیاردێرە. کورە عیبە کاکە عیبە بە قورئان لەسەر دەکەمە لایڤەکی گەورە. ئێستا دەنگەچی بۆ بەجی دێرم ڕۆحت بچی ئەوە جەڕەسی لۆ لێ دەدەینەوە گەنە دەیکەمە لایڤەچی لایڤ یان ڤیدیۆیەکی عینەن کارەباگرتی ئەوە قەپات دەکات. دەنگەکەی با بۆ بەجی بێرین. کاک نەوزاد بە قوربان ئەتو لە چ دەترسی؟ ئاخر ئەگەر پاشخانت پیس نەبی لۆ قەپات دەکەی چاوەکەم ئەمن بەڕێزەوە دەمەوێ هەندە پرسیارە لێ بکەم سبەی خەبەرەکرد لەسەر بڵاوکەینەوە ئەڵێ تۆمەتە ڕاز نییە بۆ هەڵدەی بە قوربان یعنی چم کردیە ئەمن چم کردیە بۆ قەلەقی و تێدەتەقێنی تەلەفۆن دادەخێر ئەخلاقییان جوان نییە. کاچ خۆم هەندە پرسیارمان هەیە لەسەر ژووری بازرگانی سلێمانی ئاو بێنە و دەست بشۆ بەڕێزەوە وەرە گفتوگۆ بکەین چاوەڕێتم ئەگەنا ئەو دەنگەت بڵاو دەکەمەوە.